بەڵێ بینەرانی یازی سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە گوڵەخانەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەمڕۆمان لەگەڵ جەنابی کاک محەممەدی حاجی مەحموودە سکرتێری حزبی سۆشیال دیموکراتی کوردستان کە پێی خۆشە زیاتر وەکو پێشمەرگەیەک بیناسیێنین قسە لەسەر کۆی پرسە سیاسەکانی ئەمڕۆکەین بۆی کاتەکە سەغلال کە منیی زیاتر لە پێشەکەکە ناڵێم کاکە محەممەدی حاجی مەحموود زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا خۆشت ئاگاداری کە لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان هەنگاو و گفتووەکانیان داناوە بۆ دوای جەژن و ئەمڕۆی تر جەژن کۆتایی دێت بە فەرمی پێت وایە وە خوێندنەوە بۆ قۆناغی دوای جەژن چۆنە بێ پێت وایە لایەنەکان لێک نزیک بوونەوەی زیاتر و تێگەشتنی زیاتر لە نێوانیانە هەبێ زۆر سپاس وڵا خۆی لە ڕاستی وەکو جەنابی شارت پێدا کۆبوونەوەکان هەبوو پێش جەژن و گەیشتونە هەندێک هەنگاوی باش و بە تایبەتی یەکێ لەوانەی مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان وانە باس کراوە و هەمووشیان لەسەرەوە ڕێککەوتون کە دوای جەژن ئەو کۆبوونەوانە بەردەوام بێ و بۆ ئەوی بگەنە نەتیجەی باشتر هەموو لایەکیش پێم وایە پرۆژەی زۆریاندا پرۆژە لە دوای پرۆژە لە ڕاستی پرۆژەکان لای من زۆر مهم نییە پرۆژە چونکان ئەنجامی نییە خۆیان ڕاستە خۆ دانیشتن چارەسەری کێشەکان بکەن خۆیان پرۆژە بن لە باتیوە دانیشتن خۆی پێت وایە بوونی پرۆژە بە شێوەیەک لە شێوەکان مماتەڵە و پرۆژە هەر حیزبێ بۆ خۆیان نووسێ هەر حیزبێک دید و بۆچوون و ڕای خۆیان نووسێت دەیەوێت چەندێک دانوسانی لەسەر بکات چەندێک بتوانێت ڕێکانی خۆی تەسبیت بکات بەڵام کە تۆ دانیشتی گفتوگۆت کرد لەو گفتوگۆیەدا ئەتوانی بگەیتە کۆمەڵە نەتیجە کاتە پێکەوە لە شتێک ئامادە بکەن پێکەوە لەسەر ئەو خاڵانە ڕێکەوت دەوڵم پێم وایە ئەو هەموو پرۆژەیە بۆ ئەگەر ئەو هەموو پرۆژە بۆ ئەگەر بۆ ئاوادانی بۆ ئێستا هەموو دنیای ئاوادان کردبووە ئەگەر بۆ چارەسەری وایە ئەوە هەموو دنیا ڕێکەوت دێمار لە جێ خۆمانی ینی لەوەرم پێم وایە ئەو پرۆژانە عەمەلی نییە بەنسبەت گرژی و ئاڵۆزیەکانەوە هەندێک بۆچوون هەیە کە گرژی و ئاڵۆزیەکان زیاتر لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان زەق بۆتەوە و تۆخ بۆتەوە پێت وایە قۆناغی یعنی دواتر لەم قۆناغە بەدواوە گۆڕان و پارتی لێک نزیک بوونەوە لە نێوانیانە ڕووبدات و ئەگەر لێک نزیک بوونەوە ڕوو نەدات و نەبێت ئێمە چاوەڕێی چی بکەین پێم وایە ڕەنگە هەمویان گەیشتوندا ئەو قەنەعەتە کە نزیک بوونەوە ڕوو بدات و کۆمەڵێک لەو خاڵانە مەسەلا پێشتر مەسا پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە ڕەدیە کردەوە بەڵام ئێستا کۆبوونەوەی پەرلەمانی پێشنیار کراوە کە ئەوش پێم وایە هەندێک لە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان توانراوە بە تاکید ئەوی لەسەر داوای گۆڕان بووە یەکێتیش محاولاتی کردووە بۆ چارەسەرانە و پارتیش بۆ احترامی ڕێیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی هەنگاوی ناوە یەکێک لەوانە کاراکردنەوەی پەرلەمان و دەست بەکاربوونەوە و حکوومەت دەست بەکار بێتەوە زیاتر لەوەی کە ئێستا هەیە ئەمانە خۆی بۆ خۆی هەنگاوی عەمەلین پێم وایە ئەمانە ئەتوانرێت بگەنە نەتیجە بۆیە من گەشتبینم لەوەی کە بگەنە نەتیجە و چارەسەری کێشەکان بکەن هەموو کەس لە ئاستی ڕووداوە گرنگەکانی کوردستان و دنیا بێت ئەوەتانێ هێشتا داعش ماوە شەڕی داعش گوێم لێ بوو ئەمڕۆ وەزیری خارجی وەزیری دیفاعی ئەمریکا هەڕەشەی لە کوردی سووریا کە دەوی چەکەکانیان لێوەرەگرینەوە هێشتا داعش ماوە چەکەکان لێوەرەگرێتەوە لەبەرەوەم پێم وایە دوای مووسڵی ڕەنگە ئەگەر ئێمە خۆمان زوو پەلە نەکەین لە هەجەکان لەگەڵ ئێمەش بگۆڕێت لەبەرەوەم ئەبێ خۆمان هەست بکەین بە و وەزع هەستیارەی کە هەیە ئێستا تا کورد تا ئێساش باشاتوە تا ئێساش هەنگاوەکان باز ڕۆیشتووە بۆ پێم وایە مەسەلەی خاڵە گرنگەکان و چارەسەری کێشەکانی خۆمان ئەبێ زوو تەواو بکەین و ئێمە هەوڵ بدەین بۆ قەزیە گەورەکان قەزیە گەورەکە کە قەزیەی مەسەلەی نەتەوەیی و نیشتمانی و ئەم وەزعی کە لە منتیقەکە ڕوویداوە شەڕێکی گەورە لەو منتیقەیەوە 3 ساڵ تێپەڕاندووە ئەم شەڕە ڕەنگە شەڕی جیهانی نەبێ بەڵام هەموو جیهان لە ناو شەڕەکەیە لەبەرەوە ئەمانە کە هاتوون هیچی فیستەبیلا ناتون بۆ ئەو منتیقەیە هەمووی بۆ هاتووە ساهمی بەرکەیە بەشی بەرکەیە وەکو ئێستا ئەبینی ئەمریکا ئەمڕۆ جێشی لەلایە دابەزێنێ رووسیا لەو لاکەی دابەزێن شەڕیانە لەسەر وڵاتێکە خۆشتا سەیرەکە و چاوی زاخە و نازانێت لەسەر کەلاکەکەی ئەو شەڕەکەن لەسەر
جا تۆ خەڵکی دنیا هاتووە لەسەر ئێمە شەڕێتی لەسەر ئەو وەزەی منتیقەی ئێمە شەڕێتی لەسەر خاکی ئێمە شەڕێتی ئەی خۆمان خاوەنی ئەسڵی مەوزوعەکەین لەکوێ ئەو ڕووداوانەکەین. بەنسبەت ڕێکخستن و ڕێخستنی نێوماڵی کورد و ڕێکەوتنی لایەنەکانەوە پێت وایە ئەگەر نێوماڵی کورد پەرتەوازە بێت ئێمە هیچ بچنینەوە لەو سەر قەزەی کورد قەزەیەکی گەورەی هیچ کەسێک ناتوانێت خەتی بەسەرا بێنێ نە عێراق و نە دنیا ناتوانێت چونکە کورد و کوونەتەوەیەک ئەمڕۆ هەیە جەنابتان نەزانن خۆ پارساڵ هیچ پەرلەمانتارێکی کورد لە ناو پەرلەمانی عێراق نەبوو بودجەیان دیاری کرد بەڵام بەشی کوردیانەکو خۆی هێشتەوە واتە کەس بەسەر کوردان ناتوانێت تێبڕێ بەڵام ئەگەر پەرتەوازەکانە بێ بە تاکی زەرەرمان لێدا زەرەرمان لێدا ڕەنگە ئەوە قەزەکەمان بچووکتر بکاتەوە خەڵکی تر ئیسیفادە بکات لەو درزانەوە بێتە ناوەوە لەسەر ئەوەیە بەڵام وەکو کورد وەکو ڕەنگە نەتوانیت هەنگاوی باشتر بنین بۆ پێشەوە زیاتر بڕۆین بەڵام قەزیەکەی کورد وەکو خۆی قەزیەکە باوەڕ ناکەم هیچ کەسێک بتوانێت خەتی بەسەر باش چی بە نسبەت ناوخۆی خۆمانەوە ینی لە ئێستادا بینی بۆ نمونە دوای دەست پێشخەرەکەی پارتی و یەکێتی بۆ گۆڕان بزوتنەوەی گۆڕان دەست پێشخەریەکە ڕەدەکاتەوە ئەوێت بۆ نمونە ئەڵێت بەو مەرجە دێتە ناو هەرچەنە بەیاننامەکەی یەکێتی و گۆڕان ئەوەی ینی ئانووساتی پێشجەژن هەندێک ئەوترێک کراوەتر و نەرمونیانترە سەبارەت بە ڕیفراندۆم چکە ئەڵێن لە دوای جەژن ئێمە هەنگاو ئەنین بۆ ئەوە و بۆ ڕیفراندۆم و کاراکردنەوەی پەرلەمان پێت وایە ئاسایی ئەبێت کە سەرۆکی ئێستای پەرلەمان لە شوێنی خۆی بمێنێتەوە و بەڵام لایەنەکان بەدەستە جەمعی هەمویان بەرەو ڕیفراندۆم هەنگاو بنێن من پێم وایە ئێمە ئێستا دووسێ حاڵەت هەیە حاڵەتی یەکەم کاراکردنەوەی پەرلەمان لای من ئاساییە سەرۆکی پەرلەمان کاری خۆی بکە و بەڵام ئێمە ئەبێت ئەوانە هەموو مۆعیدەکان دیاری بکەین مەسەرە مۆعیدی پەرلەمان کە ڕیفراندۆم دیاری کراوە لە عینی ڕۆژی خۆی جێبەجێ بکرێت و ئێمەی خاڵێکی تر هەیە ڕەنگە کێشەکانمان ئاسانتر چارەسەر بکرێ ئێمە 3 ساڵە ئەوە بۆ 3 ساڵە چێ نەمانتوانیوە پەرلەمان کارا بکەینەوە نەمانتوانیوە لەسەر ئەوەی چەند وەزیری ئەوێ و چەند جێگر وەزیری ئێوە و چەند مدیر عامەوێت بگەینە نەتیجە باشترین حەل ئێستا پەرلەمانی کوردستان لە 6/11 ینی 5 مانگی تر کۆتایی دێ بەڵێ کۆتایی دێت دا من بەڕاستی خۆم بۆ خۆم ڕێیم وایە ئەگەر پەرلەمان کاراکردنەوەکەی بۆ ئەوە بێت 2 ساڵی تر درێژی بکەنەوە من لەگەڵەوە نیم ئەبێ ئینتیخابات لە کاتی خۆی بکرێ ئێمە ئەوە 4 ساڵە ئەوە حاڵمانە واتە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی بەمەرجێک کاتانەی دانراون لە کاتی ڕیفراندۆم هەڵبژاردن لە کاتی خۆی 25 ڕیفراندۆم بکرێ و 6/11 ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێم بکرێ ئەو کاتە ئێمە ئەتوانی چارەسەری کێشەکان بکەین ئێمە ئێستا 3 ساڵ ئێمە چاوەڕێیەکەین چارەسەر نەکراوە باشە بە ئەم 5 مانگەش بڕۆین ئەم 5 مانگە بە هەمان سەرۆکی پەرلەمانەوە بۆی ڕوون بێ پەیامەکە بەڵێ بە هەمان ینی دکتۆر یوسف لە جێگەی خۆی بمێنێتەوە بعد دکتۆر یوسف بچێتەوە سەرکاری خۆی و پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام ئەبێت مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بۆ ئەوە نەبێت قانون دەرکا بپەلە و ریفراندۆم بگۆڕێ و مەسەلا ڕۆژی ئینتیخابات بڵێ 2 ساڵی تر ئەیکەنیا ساڵێکی ینی بیرکردنەوە و دنیابینی پەرلەمان زیاتر استراتیژی و نیشتیمانی و نەتەوەیی بێت نەک حزبی تەنها مەسەلەی نەتەوەیی تاکیدکردنەوە خەڵک ئامادەکردن بۆ ڕۆژی ریفراندۆم خەڵک ئامادەکردن بۆ ڕۆژی ئینتیخابات و لژنەی مەفۆزیە کارەکانی انتخابات بکات من پێم وایە بۆ ئەو دوو خاڵە لە هەمووی گەرمترە چونکە پەرلەمان کاراکردنەوە ژیانی چارەسەری ژیانی خەڵک ناکە وەزی اقتصادی و ئەزمەی اقتصادی و ئەمەی دارایی ئەمانە چارەسەر ناکە ئەمانە هیچی ئەوانە چارەسەری ناکات ئەمە مهم ئەوەیە ئەوان هەوڵ بدەن مەسەلە نەتەوەی نیشتمانیەکە لەم وەزعی کە ئێستا ئێمە هەمانە دەرباز بین و انتخاباتی چارەسەری هەموو کێشەکانەکە خەڵکەوە 3 ساڵە چاوەڕێکە چارەسەر نەکرا بەڵام انتخابات حکوومەت سفرە بێتەوە پەرلەمان سفرە بێتەوە پەرلەمانێکی نوێڵە بژێرێ ئەو کاتە خەڵک بەدەنگی بۆ کێدا پیرۆزی باشە پەیامی ڕوون و ڕاشکاوی تۆ بۆ وەکو پێشمەرگەیەک و وەکو فەرماندەیەکی پێشمەرگە وەکو سکرتێری پارتێکی سیاسی بۆ لایەنە سیاسیەکان بەگشتی چییە؟ سەبارەت بەم قۆناغی لە پێش من داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەم لە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لە هەموو حکوومەت لە هەموو حیزبەکان مەسەلە نەتەوایەتی و نیشتمانیەکە گرنگترە لە هەموو مەسەلەکانی تر و ئێمە تەرکی لەسەر مەسلەی چونکە ئەم وەختە وەختێکی زۆر حساسە نابێت ئێمە بەسەر ئەو وەختاندا تێپەڕین بۆیە ئێمە تەرکی لەسەر مەسەلەی نەتەوایەتی و نیشتمانیەکە بکەینەوە
بۆ ئەوەش من پێم وایە ئەو ماوەیەشە کە ماوە پەرلەمان ئەم 5 مانگە سەرۆکی پەرلەمان لژنەکەی ئەوەی پێشووی پەرلەمان یا کۆبوونەیەکە یا دوو کۆبوونەوەکەن با بەڕێوەی بەرن تا ئەو کات. باشە من مەبەستمە ڕای تۆ لەسەر یەکێک لە گریمانەکان بزانم. گریمانەیەک هەیە ئەگەرێک هەیە کە لەم قۆناغا لە قۆناغی دوای جەژن پارتی دیموکراتی کوردستان ڕازی بێت بەوەی کە دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پەرلەمان بمێنێتەوە. بەڵام لە بەرامبەرە من ئەمەشم بیستووە کە گۆڕان گەر بەوەش ڕازی بن مەرجێکی تری ئەبێ کە لەم خولەیە و لەم یەک دوو مانگەی قسە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و هەموارکردنەوەی بکات. بەنسبەت پەیامەکەی پارتی و بەنسبەت وەڵامەکەی گۆڕانەوە تۆ بۆچوون و خوێندنەوە چییە؟ من وەکو گریمانەیەک تەنها باسیەکەم وەڵام من نامەوێت دێمە ئەستا گەرە و لەسەر گریمانە بکەین بەڵێیان نابێت بەشکم کارە چاکەکان بکرێت و هەنگاوە باشەکان بکرێت. ئێمە کاری یەکەممان ئێستا ئەوەیە ئێمە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمیش من کە من ئەو پێشنیارە من ئەیکەم ئێستا کە ئەڵێم ڕۆژەکان دیاری بکرێت کە ڕۆژی 6 دیاری کرا بۆ هەڵبژاردنەوەی سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەرێمیش هەڵبژێرێتەوە کاتە واتە لە 6 هەموو شتێک سفرە بێتەوە سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت نامێنێ هەموو جارێکی تر پەرلەمانێکی تر هەڵبژێرێتەوە سەرۆکێکی تری هەرێم هەڵبژێرێتەوە. ئەی لەبەرەوەم پێم وایە ئەوە بەنسبەت ئەنجامی ڕیفراندۆمەکەەوە ئەنجامی ڕیفراندۆمەکە گەر ئەنجامێکی باش بێت کاریگەری لەسەر قۆناغی هەڵبژاردنەکانیشە بێت بەنسبەت پارتە سیاسەکانەوە باوەڕ ناکەم ئەوە مەسەل چونکە مەسەلەی هەڵبژاردن ڕیفراندۆم هیچ حیزبێک نییە خۆ تۆ ڕێی بۆ هیچ حیزبێک نادەی تۆ شتێک نووسراوە لەگەڵ بەغدا بیت یا لەگەڵ کوردە بیت لەگەڵ خۆت حەزەکەی سربەخۆبی یا ئایدی بەغدا بیت کامیان لەم دوو مەوزوعە کامیان هەڵبژێریم پێم وایە ئەوەی کورد بێت کورد هەمووی خەو بەوە بینێ خۆی سربەخۆ بێ باوەڕ ناکەم کە لەگەڵ بڕە من لەگەڵ بەغدا ینی ئەوە ئاسان نییە بۆ وجدانی هیچ ئیسانێک لەبەرەوەم پێم وایە تۆ دوو ڕێیە لەگەڵ بەغدابی ئایدی بەغدا یا ئایدی کوردەبی کامیانەبی ئەمە دوو قسەیە تۆ سوعاری لەکەن یەکێکیان هەڵبژێری خۆش ئەو کاتە ئەگەر هات و کوردەمەی بەغدا هەڵبژارد پیرۆزی بێ با لەگەڵ بەغدابی کوردی ئەو کات خۆنەوە 2005 کرا مەسا کورد لە سەدا 98 دەنگی بۆ جیابوونەوەدا لە کوردستان بۆیە من پێم وایە ئەمە گرنگە بۆمان و من دڵنیام لەوەی خەڵکی کوردستان دەنگ ئەدات بەڵام ئێمە دەنگەکەمان ئەگەر 98 بێ 99 بێ لە بەرامبەر شەرعیەتی یاسایی هەیە لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر ئەوروپا لە بەرامبەر هەموو عالەم ئێمە سەرکەوتێکی گەورە بەدەستێنی بەرامبەر بە دنیا بەڵام 51 بێ هەر سەرکەوتووە بێ لە ڕووی یاسایی لە ڕووی یاساییەوە 51 بێت سەرکەوتووە بێ کە من ڕەنگە هێز معنەویەکەی وەک پێویست من خەنەعەت بەڵێ هێزی معنەوی وەکو پێویست نەبێ 50 پێویست نەبێ بەڵام من خەنەعەتم وایە قەت لە 85 نایەتە خوارەوە. باشە لە 25 ژینۆ لە ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆم کاکە حەمەی حاجی مەحموو دەنگ ئەدا بۆمانەوە لەگەڵ بەغدا یان بۆ سەربەخۆی کوردستان. من دەسڵاتم هەبێت لە حەمرین تەلبەنی یەکەم ئەیستا حەزەکەم بە پەساپۆرت بچم بۆ بەغدا نا من خەباتم کردو بۆ سەربەخۆیی کردومە و بۆ سەربەخۆیش ئەیدەم و بەردەوامیشم لەسەری و ئەوەشی لە چه حیزب و چه ئەوەشی لە ڕێی من بکار من داوای لێ یەکەم نەکار خۆم داواکەم خەڵکی کوردستان ڕێی بۆ ڕفراندۆم بدەن ڕفراندۆم هیچ کەس نییە وەرەخەکەش هیچ حیزبێکی لێ نەنووسراوە لەگەڵ کوردەبی یا لەگەڵ عەرەب یا کوردێکەگەر لەگەڵ عەرەبی و کەیفی خۆیدی لەبەرەوەم پێم وایە هیچ کەسێک لەگەڵ قەومێکی تر نابێت ئێمە چەندێک ئیشکراوی یارمەتی قەومەکانی تدرا لە کەرکووک و لەم حدودەی خۆمان لە خانەقینەوە تا سنجار بەڵام هیچ قەومێکی تر لە ئینتیخاباتە یەک ڕێی بۆ کورد نەدات لەبەرەوەم پێم وایە ئێمە بێ مەسەلەی نەتەوایی زۆر مهمە بۆمان ئێمە سەیری فەلەستین بکەین لەسەر بنێ زەیتون 3-4 کەس دەکوژرێت ئێمە خۆ وڵاتی خۆمانە و خاکی خۆمانە بۆیە من پێم وایە خەڵکی کوردستان هەموو دەنگەدەن و من پێم وایە هەتا حیزبێکی ژەگەر بێوێت تەوجی بە حیزبەکەی خۆی بدا خەڵکە کار دەنگەدا. باشە هەر بەنسبەت ئەم دوایین قسەتەوە یعنی بەهۆی ڕێک نەبوونی یاخود گەر بتوانم بڵێم پەرتەوازەبوونی نێوماڵی کوردی و ڕێگنەکەوتنی لایەنەکان دەنگێکی بە شێوەیەک لە شێوەکان دش هەیە بۆ دەنگی بەڵێ ڕێفراندۆم. پەیامی تۆ چییە بۆ ئەم دەنگانەوە پێت وایە کە مافی خۆیانەکە بۆ نمونە بانگەشە و بازارگەرمی بۆ دەنگی نەخێر بکەن
بۆمانەوە لەگەڵ پێم وایە هیچ کەسێک نەبووی هەیە و نەمافیشی هەیە لە کوردستانەوە دەنگی نەخێر بدات لەبەرەوەم پێم وایە ئەوانە لە نەتیجا خۆیان زەرەری دەکەن و لە بەرچاوی میلەتەکەی ڕەنگە شێوەیەکی تر بێت بەڵام خۆ هەر کەسێکی بۆ خۆی کەیفی خۆیەتی چۆن ئەیکایان نایکا بۆیم پێم وایە ڕفراندۆمی جوان نییە کە خەڵگواتێک گەیشت بێ دوای ڕفراندۆم بە عینی ڕۆژ ئێمە یعلانی دەوڵەت دەکەین نایە ئێمە ئەو کاتە یەک دەنگی خەڵکی کوردستان کۆ بێتەوە هیچ حیزبێک ناڕوە مامەڵە بکات هیچ کەستا هەچی حیزبێ بە ناوی میلەتەوە قسەکە ئەو کاتە نەخێن میلەت خۆی ڕێیدا بە ناوی خۆیەوە ئەو کاتە هەموو ڕێی میلەتەکە وەرەقەیەکی بەهێزە بەدەستەوە لەگەڵ بەغدا لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەوروپا لەگەڵ هەموو دنیادا ئەو کاتە تۆ وەرەقەیەکی بەهێزەیە ئەو کاتە تۆ مەوعید دانێ گفتوگۆەکەی لەگەڵ بەغدا گفتوگۆەکەی لەگەڵ دنیا گفتوگۆەکەی جلیبی سۆدا ڕیفراندۆمیان کە 6 ساڵیان دانا ئەنج یعلانی دەوڵەت ئەم شتە ڕوون نییە زۆر لای بینەران ینی ئاسایی ئەگەر ڕیفراندۆم بکرێت و ئەنجامێکی باشیش بەدەست بێنێت و بەڵام ڕاستە و خۆ سەر بەخۆی ڕانەگەێنرێت ئەمە دوا پرسیاری من پێم وایە ئێمە ئەتخۆ هەندێک وڵاتەیە بەسەلا بە دەڕۆژ بە 11 ڕۆژ بە 12 ڕۆژ ڕیفراندۆمی دوای ڕیفراندۆم ڕایگەیاندووە هەندێک وڵاتی شێ بە 6 ساڵ ڕایگەیاندووە ئێمە پێویستمان بە مەجالێک هەیە جا مەجالەکە نازانم 6 مانگە ساڵێکە کەمترە بەڵام پێویستمان بە مەجارێک هەیە دوای ئەوە کە گفتوگۆی لەسەر بکەین هەم خۆشمان هەم شێوەی خۆ ئامادەکردنەکەی بۆ ڕێفراندەوە بۆ دەوڵەت دیاعلانکردن خۆڕوە ڕەنگە بە ئاسانی نەبێت ئێمە هەچەند ئێمە هەموو پێویستیەکانمان هەیە بە دەوڵەتمان نییە هەندێک وڵات هەیە هەموو شتەکانی نییە بە دەوڵەتی هەیە. بەڵێ کاک محەممەدی حاجی مەحموود فەرماندەی پێشمەرگە و سکرتێری پارتی سۆسیال دیموکراتی کوردستان پێشمەرگەکە باشە پێی نەخۆش نیە هیچ تایتڵێکی تریە بێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەدی حاجی مەحموود پێشمەرگە کە ئەم شەو لێرە لە گوڵەخانە ئەم بەرنامەیەمان پێشکەش کرد سپاس بۆ کاتی بە ئێمە بەخش هەربژن بەڵێ بینەرانی ئەزیز ڕێزیادگار فایە خۆم ستافە جوانە لە گوڵەخانە قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان